من لە کۆتایی گرێدانی ئەم کۆنگرەیەدا جاریچکە بەڕاستی دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەم، پیرۆزبایی دەکەم لە هەموو لایەک کە پێم وایە کۆنگرەیەکی سەرکەوتومان بەست. پێم وایە کە کۆمەڵی ئیسلامی توانی زۆر شتی باش لە نێو خۆیدا بگۆڕێ و پێم وایە ئەوە وەرچەرخانێکی باشی لێ دەکەوێتەوە، دوای دەشی بینن. هەر کەسێک توانی خۆی بگۆڕێ دەتوانێت دەوروبەریش بگۆڕێت. ئێمە توانیمان ناو نیشانی خۆمان بگۆڕین، توانیمان کۆمەڵێک بڕگە بگۆڕین لە پەیکەری خۆمان، لە پەیڕەوی نێوخۆی خۆمان، و بێگومان لە بەرڕۆشنایی ئەوەدا لە داهاتوشدا خوا پشتیوان بێت ئێمە مڕاجعەی کۆی کار و چالاکیەکانمان دەکەینەوە. هەمووی دیارە لە بەرڕۆشنایی شەریعەتدا، لە بەرڕۆشنایی قورئاندا، لە بەرڕۆشنایی ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام، و بە ئامانجی ئەوە کە سوودی زیاتر بگەێنین بە کۆمەلگا و خەڵک و دەوروبەرمان. ئەو گۆڕانکاریانە کە کردومانن ئینشاڵڵا بەخێر دەشتێنەوە، و دوایە ڕەنگە کەسانێک ئێستا ڕەئیشیان نەبوو بێت دوایی بڵێن وەڵا خومە نەمانزانی وایە، ئەلحەمدولیلا شتەکە زۆر بەخێر گەڕا.